کوڕی یەکێک لە دامەزرێنەرانی شۆڕشی نوێکاندیدا، کوڕی یەکێک لە شەیدە گەورە و بەناوبانگەکانی کووردە کە شاهنازی میلەتێکە. باوکی یەکێک لە دامەزرێنەرانی شۆڕشی نوێ بووە، ئەکادیمی یاساناسە. ئێستا کاندیدە لە نێو لیستی سەوز. ئەو سوارەی شەید ئارامە، خاوەنی دوو بڕوانەمەی ئەکادیمیە، کۆلێژی زانست و کۆلێژی یاسای تەواو کردووە، پارێزەرێکی چالاکە. کوڕی شەید ئارامە کە یەکێک لە دامەزرێنەرانی شۆڕشی نوێی گەلەکەمانە، زمانەکانی ڕووسی و عەرەبی و کوردی دەزانێت. سوارەی شەید ئارام ناوی تەواوی شاسوار ئەمین جەلالە. ئەم ناوەی لە تەمەنی 15 ساڵیدا هەڵگرتووە. پێشەو تەمەنە ناوی سوارە شاسوار جەلال بووە. لە سەرەتاوە تەنها زمانی ڕووسی زانیوە، بەهۆی ئەوەی دایکی خەڵکی وڵاتی ڕووسیا بووە. یەکەم وشەکە لە زمانی کوردی فێری بووە، بابە شاسوار بووە کە ناوی ئەو شەیدە بەناوبانگەی گەلی کووردە. لە شەید ئارامەوە جگە لە نیشتیمان پەروەری تەنها یەک یادگاری بۆ جێماوە، ئەویش وێنەیەکە کە لەگەڵ دایکی و شەید ئارام گرتوێتی. مێژووی ئەو وێنێش بۆ کاتێک دەگەڕێتەوە کە لە ساڵیادی لە دایکبوونیدا سوارە داوای کردووە زەڕافەی بۆ بکڕن. شەید ئارام بۆ ڕوونکردنەوەی هۆکاری جێبەجێ نەکردنی داواکاریەکەی دەیباتە باخچی ئاژەڵان لە بەغداد. دوای ئەوە وێنەیەکی خێزانی دەگرن. ئەوەش تاکە یادگاری باوکی دەبێت کە تا ئێستا بووی ماوەتەوە. یەکێک لە ناسراوترین وێنەکانی شەید ئارامە. سواری شەید ئارام خۆی دەگێڕێتەوە تا کاتی شەید بوونی بەردەوام بەنامە داوای کڕینی پاسکیلی لە باوکی کردووە. لە کاتێکدا شەید ئارام لەو کاتەدا لە شاخ بووە و خەریکی شۆڕش بووە. سوارەی شەید ئارام لە دوای ڕاپەڕین تا ساڵی 2000ەوە لە نێو سکرتارێتی مامی کۆچکرد و کاری کردووە. وەک گەورەترین یادگاری شەید ئارام لەلایەن مامی کۆچکرد و ڕێزی لێنراوە، جیاواز لە زۆر کەسی دیکە کە ڕەنجی کەس و کارەکانیان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێنن. سوارە کە کوڕی بەناوبانگترین شەیدی کوردستانە ئامادەنبوو ئەو کارە بکات. لە دوای ساڵی 2000ەوە وەک یاساناسێکی شارەزا دەست دەکات بەکاری پارێزەری. دوجار لە سەردەمی یەکێتی ئێستادا کوڕی ئەو شەیدا جارێکی دیکە دەگەڕێتەوە مەیدانی کاری سیاسی و خزمەت. ئامادەیی خۆی بۆ وەرگرتنی هەر بەرپرسیارەتیەک دەردەبڕێت. سوارەی شەید ئارام بۆ بەکارهێنانی توانای ئەکادیمی کاندید کراوە لەسەر لیستی 222 بە ژمارە 30 لە سنووری پارێزگای سلێمانی بۆ ئەوەی لە هەڵبژاردننی 11 مانگەدا وەک پەرلەمانتار بچێتە بەغداد.